پیشاندانى خۆپیشاندەرانى پیرەمەگرون لەسەر تەلەڤیزۆن گر لەناوخۆی یەکێتی بەردەدات. هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ ماوەی ساڵێک دوا دەخرێت. دیپلۆماتی هەڵوێست یەکێتی لەسەر کۆمیسیۆن و شێوازی هەڵبژاردن بڵاو دەکاتەوە. سەرکردەیەکی پارتی دەڵێت هەولێر بۆ شیعەکان گرنگە، بۆیە بۆ تەنەریت و حکومەتی نوێی عێراق لە هەولێر یەکلا دەکرێتەوە. من هافدارام و گەشتێکی نوێی دیپلۆماتیکتان پێشکەش دەکەم. دۆسیەی دەستگیرکردن و پیشاندانى خۆپیشاندەرانى پیرەمەگرون لەسەر تەلەڤیزۆن گر لەناوخۆی یەکێتی بەردەدات. دوای ئەوەی ئاسایشی سلێمانی وێنەی و خۆپیشاندەرانەی بڵاو کردەوە کە بە تۆمەتی سوتاندنی کتێبخانەکەی پیرەمەگرون دەستگیر کراون، جگە لەوەی ناڕەزایی زۆری لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکان لێکەوتەوە. لەناوخۆی یەکێتی ژمارەیەک لە کادرانی ئەو حیزبا دەنگی ناڕەزاییان بەرز کردەوە. جوان ئەحمەد ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نووسینێکی لەژێر ناوی بە کاک باڤڵ بڵێن ئەمەی دەگوزارێت عاقیبەتی ڕووخاندنمانە بڵاو کردەوە و دەڵێت یەکێکتان غیرەت بتانگرێت و بە کاک باڤڵ بڵێن ئەوەی دەگوزارێت عاقیبەتی ڕووخاندنمانە. هۆکاری بوون یەکێتی جیاوازیەکانیەتی لەگەڵ پارتی. ئەگەر جیاوازی نەمێنێ ئەوە یەک حیزب بەسە بۆ داپلۆسین و یەکێتیش لەوەدا دەڕۆستی پارتی نایەت. هەر لە وتارەدا نووسیوێتی ئەوەی جێگای شانازی بوو پێشتر هەرچی لە هەولێر ئازار دەدرا بەرەو سلێمانی هەڵدەهات. بەڵام ئەگەر ئێستا یەکێتی ئەو ڕەفتارانە بکات خۆمان ڕوو لەکوێ بکەین. هەر لەسەر دۆسیەی دەستگیرکردن و پیشاندانى خۆپیشاندەرانى پیرەمەگرون عەبدوڵڵای مەلانووری نووسیوێتی ئەو جلە سوورانەی دەبێت لەبەر خۆتاندا بن دەبوو لەبەر ئەو منداڵە مەسئولانەدا بن کە لەسەر شەقامەکان چەندین ئەندامی هێزە ئەمنیەکانیان بریندار کرد، ئەوانەی لە بازگەی تازڵجا ئاسایشەکانیان کورد. هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ ماوەی ساڵێک دوا دەخرێت. سەرچاوێکی ئاگادار بە دیپلۆماتیکی وت سەرجەم لایەنەکان جگە لە جوڵانەوەی نەوەی نوێ خوازیاری دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانن. ئەو سەرچاوەیە ئاشکراشی کرد کە یەکێتی و بزوتنەوەی گۆڕان ئەو دوو لایەنن کە سوورن لەسەر دواخستنی هەڵبژاردن. هەرچی پارتی دیموکراتی کوردستانیشە کە لە سەرەتادا تەکیدی لە هەڵبژاردن دەکردەوە، لە ئێستادا بەلایەوە ئاساییە بۆ ماوەی ساڵێک هەڵبژاردن دوا بخرێت. ئەوەش لەبەرەوەی ئەم کابینەیە لەم کاتەدا ڕوبەڕووی کێشەی زۆر بۆتەوە و لە ماوەی ئەم 3 ساڵەدا دەستکەوتێکی وای نەبووە، بۆیە پارتی و خودی مەسرور بارزانی نایەوێت کۆتایی ئەم کابینەیە بەم شێوەیە بێت، بۆیە ئامادەن بۆ دواخستنی هەڵبژاردن بۆ ماوەی ساڵێک. دیپلۆماتیک زانیوێتی هەموو ئەو لایەنانەی ڕایخۆیان لەسەر هەڵبژاردن و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان کردووە، بە فەرمی داوای دواخستنی هەڵبژاردنیان کردووە. بەڵام بە شێوەیەکی ناڕاستەوخۆ پەیامیەوەیان گەیاندووە کە لەگەڵ دواخستنی هەڵبژاردنن. سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیش لە هەوڵدایە تاکو دەرەچەیەک بدۆزێتەوە بۆ ئەوەی پرسی هەڵبژاردن و کۆمیسیۆن بەڕێکەوتن و پێکهاتن بڕیاری لەبارەوە بدرێت. یەکێتی بە فەرمی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەگەڵ فڕەبازنێ و سوورە لەسەر ئەوەی هیچ گۆڕانکاریەک لە پێکهاتەی کۆمیسیۆندا نەکرێت. لوقمانوەردی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی بە دیپلۆماتیکی وت یەکێتی لەگەڵەوەیە هەڵبژاردن بە شێوازی فرەبازنەی بکرێت، تاکو هەر پارێزگایە نوێنەری خۆی هەڵبژێرێت و دەنگی هیچ شوێنێک کاریگەری لەسەر دەنگی ناوچەیەکی دیکە نەبێت. سەبارەت بە هەڵوەشانەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانیش وتی یەکێتی پێی وایە ئەو کۆمیسیۆنەی ئێستا هەیە دەنگ و ڕەنگی سەرجەم لایەنەکانە، بۆیە پێیان باشە دەستکاری پێکاتەکەی نەکرێت و وەک خۆی بمێنێتەوە. ئەندامێکی سەرکردایەتی پارتی ڕایگەیاند حکومەتی نوێی عێراق لە هەولێر یەکلا دەکرێتەوە. ئەحمەدکانی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی ڕایگەیاند هەولێر و پارتی گرنگن لای وەفدی شیعە و سوننەکان، بۆیە بووە بە نەریتێک و پێویستە لە هەولێر حکومەتی عێراق یەکلا بکرێتەوە. ئەحمەدکانی وتیشی بەلای پارتیەوە گرنگ نییە چەند پۆستمان دەبێت، بەڵکو گرنگە شەریکی ڕاستەقینە بن لە داڕشتنی سیاسەتی عێراق و بە شێوەیەک بەرژەوەندی گەلانی عێراق پارێزراو بێت، نەک لایەنێک بەرژەوەندی پارێزراو بێت و لایەنێک پەراوێز بخرێت. ئەو بەرپرسی پارتی دەژڵێت وەک پارتی ڕاستە بە پێی کورسی ئیستیحقاقی خۆمان هەیە، بەڵام ئەولەویەتی پارتی پۆز نییە. بۆ بەغداد یەکێتی و پارتی ڕێکەوتون بێکەوە بۆ گفتوگۆی پێکهێنانی حکومەتی عێراق بچنە بەغداد و داکۆکی لە مافەکانی گەلی کورد بکەن کە ئەوەیان بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە. گشتی دیپلۆماتیکم پێشکەشکردن هەر شاد. حبیب بیروت لە سلێمانی فامیلی مۆڵ.